قسە تەنها قسەیەک نییە بۆ ئەوان بۆ من و تۆی کوردیشە ئێمە قەومێک بووین ژێرچەپۆکەی ساسانیەکان و ڕۆمەکان بووین خەڵکەڵێ کورد ئاوا والله ئێمە ژێرچەپۆکە بووین کورد هە ناوی نەبوو خوای تەعالا بەم ئیسلامە کوردی عەزیز کرد ئەو هەموو زانە ئەو هەموو سەرکردە گەورەیە ئەو هەموو دەسڵات و توانایە هەموو بە ئیسلامەوە بوو بەڵام کاتێکە ئیسلامەتی سست بوو کاتێکە کوردوتی من ئەموتی بۆ خۆم و ئەوتی بۆ خۆم دەی ئاوامان بەسەرهات کە ئێستا لەناو حیزبێکا 50 بەشی لێپەیە 50 باڵی لێپەیە بۆ تۆ کورد بۆتە ئەمەی کە ئێستا ئەیبینین کە هیچ جێی دڵخۆشی نییە کە هیچ جێی دڵخۆشی نییە ئێمە کەسمانەوە تا گەنجەکانمان دڵیان ئەوە نە بە وڵاتەکەی خۆیان خۆش نییە ڕووەکەنە ئەو شاخانە و ئەو دەشت و دەرانە بۆ ئەزانن لەوانەیە زۆرشیان لەوانەیە بفەوتێن نەگەینە شوێنی خۆ بەس ئەڵێن نجاتمان بێ ئەوەنە دڵیان بە وڵاتی خۆیان خۆش نییە ئەگەر ئێمە وڵاتمان ئەو وڵاتە بواە کە پێویستە بەڕاستی هەمومان ئامادە بووین لە پێناوی خۆمان بین بەکوشت نەک چۆڵیکەین و بەرهینیکەوە تا وڵاتانی تروا بوو هەماوەیەک تۆزای وەزعی کورد خۆش بوو خەڵک لە ئەوروپا گەڕاوە بە وڵاتی ئێمە ها خەڵکەکان ئەگەڕانەوە هەمویان وازیان هێنا لە وڵاتانە خۆ خەڵ لە خۆشی ناڕۆ ئەو کەسانی وا ئەڵێن خەڵ لە خۆشی ئەڕوا هەڵەن ڕاستە لەوانەیە ئەو کەسە دەوڵەمەندیش بێ لەوانەیە دەفتەرێ دوو دەفتەریشی هەبێ بەس لە ڕاستیە دڵی خۆش نییە بە وڵاتەکەی ئەمن و ئەمانی تیان نییە کاکە ئەو تایی بینی لە شارێکە نازانی لە چی دەقەیە کاتەقێتەوە ئەمەش هەمووی سەبەبەکەی چییە هەر ئەوەیە کە ئیمامی عومەر ئەفەرمێ ئێمە قەومێک بووین بە ئیسلامەوە عەزیز بووین کە ئیسلاممان لە دەستدا زەلیل بووین خۆ ئیسلام تەنها ئەوەش نییە لە مزگەوتەکانە نوێشکەی ئیسلام ئەبێ لە هەموو بوارەکانە جێبەجێ بکرێ و بە تایبەت کار بەدەستەکان ئەبێ لە خۆیانە ئیسلام تەطبیقەکەن ئەبێ دزی نەکەن ئەبێ گەندەڵی نەکەن ئەبێ خراپە نەکەن ئەبێ چی نەکەن ئەمەش نییە ئەوە تا خۆمان بە چاوی خۆمان ئەیبینین دزی و گەندەڵی و هەرکێ بۆ خۆی و هەرکێ گیرفان پڕکردن و دەتر خەڵکیش دڵی خۆش نییە بە وڵاتە